بەڕێزان خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن. لای هەموو کەسێک ئاشکرایە کە ماوەی چەند مانگێکە پرۆسەیەک لە تورکیا دەستی پێ کردووە بەگشتی کورد لە باکووری کوردستان هەنگاوێکی هەڵگرتووە چووەتە قۆناغێکی نوێەوە ئەیەوێت لەگەڵ گەلانی ناوچەکە بە شێوەی ئاشتیانە کێشەکانی چارەسەر بکات. لە چەند ڕۆژی ڕابردووش لە هەرێمی کوردستان مەفرەزەیەک لە گەریلاکانی پەکەکە لە پێشچاوی هەموو میدیاکانی جیهان و لە پێشچاوی ژمارەیەکی زۆر لە سیاسەتمەداران چەکەکانی خۆیان سووتاند و هەنگاوێکی جددیان بەرەو ئەو پرۆسەیە هەڵگرت کە پێوترێ پرۆسەی ئاشتی. هەر ڕۆژێک دوای ئەوە سەرۆکی کۆماری تورکیا لە بەردەم پەرلەمانی وڵاتە دانی بە هەڵەی حکوومەتەکانی ڕابردوودانا وەگوتی پێویستە کێشەکانمان لەگەڵ براکوردەکانمان بە شێوەی ئاشتیانە چارەسەر بکەین. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە ئێمە لەگەڵ بەڕێز سارا ڕەزا وەکو شرۆڤەکاری سیاسی و شارەزای بواری تورکیا گفتوگۆکەین بزانین قۆناغەکان بەکوێ گەیشتووە و ئایا ئەوەی کە پێویستە لەسەر دەوڵەتی تورکیا هەنگاوی بۆ ناوە وە گەیشتۆتە کوێ. ساراخان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ ئێوەش بۆ باگەشتتان. زۆر سپاس. ئێستا با لەوە دەست پێ بکەین بەڕێز ساراخان هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی بەکوێ گەیشتووە لەکوێدایە؟ دەست خۆش بێت تۆ لەسەر تامەژەت پێیا کە لە 27 شوبات بە پەرسپکتیڤی ڕێبەراپۆ و ناردێ دەرەوە هەڵبەت لە 27 شوبات ئەو نامەیە ڕێبەراپۆ کاتیا هاتە دەرەوە چاوی هەموو میدیا جیهانیەکان چاوی چاپارچەی کوردستان چۆسەر ئەو نامەیە کە گوایە باخچەلی دەست پێشخەری ئاشتی کردووە و ئەمیش هەمیشە گەلی کورد بۆ ئاشتی ئامادەیە. ئەلبەتە ئێمە خۆتەزانی لە ماوەی 52 ساڵە خەبات و تێکۆشان 100 ساڵ خەبات و تێکۆشان و 52 ساڵ خەبات و تێکۆشانی پارتی کرێکارانی کوردستان بۆ ئەوە بووە کە لە پێناوی ئاشتیا شەڕمان کردووە. بۆیە لە ئێستادا کورد هەمیشە دەستی بۆ ئاشتی درێژ کردووە. لە 19 حوزەیران ڕێبەراپۆنامەیەکی نار بۆ گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان کە کۆنگرەی دوانزەی خۆیان ببەستن و بێدەنگکردنی چەکەکانیان بکە. هەڵبەت وەڵام دەرەوەی ئەوە زۆر پۆزتیڤ و زۆر نەرێنی بوو، وەڵامێکی ڕاست و دروستیاندایە و هەم کۆنگرەی خۆیان لە ماوەی 2 ڕۆژە 57 مانگ لە ماوەی 2 ڕۆژە کۆنگرەی دوانزەی پارتی کرێکارانی کوردستان بەسرا و بێدەنگکردنی چەکەکانیش کراوە. هەنگاوەکان خێراتر دەڕۆی لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە بۆی هەمیشە ئاشتی خواز بووە و ئیستێتی ئاشتی نەک تەنیا بۆ گەری کرد بۆ گەلانی تورکیاش دەسەڵاتکە. جارێکی تر ڕێبەرئاپۆ نامەیەکی تری نارد بۆ گەریلاکانی کوردستان کە بێن نیازپاکی خۆیان نیشان بدەن و پرۆسەی بێدەنگکردنی چەکان واتە یا سووتاندنی چەکەکان و تەرەفکردنی چەکەکانیان بکەن. بینیمان لە 11 حەوت سلێمانیان هەڵبژارد و ئەشکەوتی جاسەنا ئەشکەوتی جاسەنە ئەگەر بۆ خۆت بڵێ ئەو پرۆسەیە بەڕاستی زۆر شلۆڤاڵەگریا. لەبەرەوە پشتی ئەو ئەشکەوتی جاسەنە مێژوێکی دێرینی هەیە. ئەممان نەزانین کە لە ساڵی 1923 کاتێ شێخ مەحموود بەرە ڕووی ئینگلیزەکان بۆ لە ئەشکەوتی جاسەنە بوو. جارێکی تر پارتی کرێکارانی کوردستان ئەو بەرەنگاربوونەوەی جارێکی تر بە پرۆسەیەکی ئاشتی هەنگاونان بۆ ئاشتی لەوێ هەواڵانی خۆی لەوێ کە چەکەکانی ئەستا و پرۆسەی بەڕێوەبەرد. هەڵبەتە ئەو پرۆسەیە لە ئاستی گەلی کورد و پێکاتە سیاسی و کۆمەڵایەتیەکان هەمووی بەشداریان تێتا کرد. لەوێ سی گەریلا کە بە چەکەکانیان ناو ئەشکەوتە هاتنە خوارەوە و ژنێکی هێژا ژنێکی پێشەنگ کە هەموو تەمەنی خۆی بۆ ئازادی خاک و ئازادی تێکۆشان بە سێهۆزان پێشەنگایەتی بۆ ئەو پرۆسەیە بەڕێوەبەرد کە لە ئێستادا ئاشتی و کۆمەلگایەکی دیموکراتی یەکەم هەنگاو کەندرا لەوێ دەستی پێکرد. بۆیە ئەبێت ئێمەوە بزانین کە مێژوو لە لاپەڕەکانی خۆیدا یعنی بە قەڵەمێکی زێڕین ئەو ڕۆژە بنووسێتەوە بۆ گەلی کورد بۆ چوارپارچەی کوردستان بۆ گەلانی ئازادی خواست کە لەنێو ئەم شەڕەدان
لەبێ چەکەکان بێدەن کرا و چەکەکان سووتێنران ئەوەی گرنگ بوو لە ناو پرۆسەیە 15 ژن و 15 پیا بوو یعنی هەمیشە تێکۆشانی ڕێبەراپۆ بۆ ئازادی ژنە بۆ ئازادی خاکەوە پێشنگایەتی لەم تێکۆشانە ژن پێشنگایەتی بۆ ئەم شۆڕشاکە بۆ ئەم شۆڕشە تا ئێستا بە پێوە ماوە سەرکەوتوو بە بەرامبەر بە هەموو ئەوەی کە تورکیا دەوڵەتێکی ناتوێ دەوڵەتێکی زلهێزە بمانەوێنمانە لە ناوچەکەدا کە چەندین 52 ساڵە بە هەموو جۆرە چەکی قەدەغەکرایی کیمیایی بەکارهێنا بۆ گەریلاکان بەڵام شکستیان نەهێنا ئەم هەنگاوانە نراوە و لە ئێستادا دوای ئەوەی کەوتمان ئەردۆغان لێدوانیدا لەوێدا ئەمەوێ بپرسم بڕە سارا دوای ئەوەی کە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان سێ هەنگاوی جیایان لە مانگی دووەوە هەڵگرت یەکەمیان بێدەنگرتنی شەکەکان دووهەمیان هەڵوەشانەوەی پارتی کرێکارانی کوردستان لە کۆنگرەی 12 خۆیان سێهەمیان وەکەوەی کە جەنابە داماژەت پێکرد لە 11 مانگ بەڵێ سووتاندنی شەکەکان ئیدی وەکوڵەیە تۆپەکە کەوتە ساحەی دەوڵەتی تورکیاوە و هەر چەند لای ئەوانی کە لە ناو پرۆسەکەیان هەر لە باخچەلی هەر لە ئەردۆغان هەر لە بەڕێز ئۆجەلان باس لە دروستکردنی کۆمیسیۆنێکە کرێ ئەم کۆمیسیۆنە چییە کێ دروستیەکە ڕۆڵی ئەم کۆمیسیۆنە چییە؟ ئەم کۆمیسیۆنە هەڵبەتە بۆ سەرەتای پرسیارەکەت ڕاستە هەنگاوەکانی پارتی کرێکارانی کوردستان زۆر بە خێرای نێرانەوە و تۆپەکە ئێستا لە ساحەی تورکیادا دەبێت تورکیا هەنگاوەکانی خۆی بنێ ئەو هەنگاوانە چین کە دەبێت تورکیا بینێ ئەمە گرنگە بۆیە ڕێبەراپۆڵی لە سا 85 ئەو پرۆسەیەم خستۆتە سەرشانی خۆم یعنی ڕێبەراپۆ کاتێک کە پرۆسەیەکە ئەم پرۆسی خستۆتە سەرشانی خۆی ئەم پرۆسەیەکەم نییە 100 ساڵ پەیمانی لۆزان هەڵەوەشێنێتەوە و گەلی کورد لە قۆناغی شەڕەوە گوازێت بۆ قۆناغی ئاشتی بەڕاستیمە کەسێکی ئازا و بێر و فکرڕۆشنی دەوێت ئەم قۆناغ بخاتە سەرشانی خۆی لە سادەی یا بە دەوڵەتی تورکیا کە لە سادەی ئەم پرۆسە لە سەرشانی ئێوە بێت لە سا پێنجی لە سەرشانی چوار پارچەی کوردستان سیاسەتمەداران و کەسایەتیان و ڕۆشنبیران و خەڵکی کوردستان بەگشتی ئەم پرۆسەی بگرنە ئەستۆی خۆیان هەڵبەتە ئەوەی کە ڕێبەراپۆ پێشنیاری کردبوو کۆمیسیۆنێ پێک بێت و باخچەلی جارێکی تر بەدوای ئەوە پێشنیاری کردەوە ئەم کۆمیسیۆنە لەناو پەرلەمانی تورکیادا پێشنیارەکرێ کارەکانی جێبەجێ دەکات و لە 100 ئەندام پێک دێت دەم پارتی یەکێکە بێت لەو حیزبانەی کە لەناو ئەو پرۆسەیەدا جێگا ئەگرێ لەناو کۆمیسیۆنە ڕۆڵی گرنگ جێبێنێ ڕەبەرەوە دەم پارتی هەم ڕۆڵی گرنگ جێبێنەوە هەم ڕۆڵی بڵین پرسی دانوستانی ئیمڕالیشە بە دڵنیای ڕۆڵی گرنگ جێبێنێ پەرلەمانی تورکیا ئەبێت کاتێ ئەڵەن پشووی پەرلەمان هەیە بەڵام پشۆکەیان هەڵوەشاندەوە پەرلەمانی تورکیا ئەبێ یەکەم هەنگاونان کار بکا بۆ ئازادکردنی جەستەی ڕێبەرئاوە چکەی مازانی لە ڕووی فکرەوە ڕێبەراپۆ ئازادە لە ڕووی ئازادی جەستەیی ڕێبەراپۆ ئەبێت بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئازادی 20,000 زیندانی سیاسی و هەڵوەشاندنەوەی دەستور بەڕاستی دەستوریەکە لە تورکیادا هەموارکردنەوە و هەڵۆشاندنەوەی دەستور لەبەرەوە کاتێک کە تۆڵی هەموار بکرێتەوە چەند خاڵێکی هەیە نەک چەند خاڵێک بەڵکو لەسەر ئەوە ئەم دەستورە پێکاتەوە لە ساڵی 1982 ئەم دەستورە لەسەر ئەوە کە سیاسەتی نوکڵکردنی قڕکردنی گەلی کورد بوو زمانی کورد قەدەغە کرا ئەوانەی کە لەناو ئەو دەستورە دەبێ ئەم دەستورە هەڵبوەشێتەوە هەموار بکرێتەوە بە حەج ڕێگایەکە بێت بە ڕێگای چەکە بێت بە ڕێگای چەکشە بێت بە ڕێگای سیاسەتە بێت ئەبێ ئەم دەستورە جارێکی تر پراکتیزە بکرێتەوە خۆین بنیاد بنێتەوە لە یەک ئاڵایی یەکنەتەوەی یەک زمانی یەک کە ڕێزی کردبوو تورکیا لەمانە کۆتایی پێبێنێت ئەبێ دان بەوە دابندێ کە چۆن ئەردۆغان لە لێدوانەکەیدا گوتی ئێمە لە ناو زیندانەکانی ئامەدا ڕێگریمان کرد لە دایکێ کە لەگەڵ کوڕەکەی لە زیندان بە کوردی قسە بکە هەڵەی گەورەمان کرد لەبەرەوە ئێمە کوشتن زیاتر بوو بۆ خۆی ئەمە دانپیادانانە بە زمانی کوردیە دانپێدانانە بەو لاوازەی دەوڵەتی تورکیا کە لێ ئێستادا هەیە دێنە سەر و پرسە ساراخان جگە لەوەی کە ئەردۆغان چەند جارێک وشەی کوردی بەکارهێنا لە ناو پەرلەمان چەند جارێک باسی لە هەڵەی خۆیان کرد ئەوانە بەڵام من پێم خۆشە سەرەتا باس لەوە بکەین کە ئایا حیزبەکانی دیکە خۆمان نەزانین جگە لە ئاک پارتی و جگە لە هەدەپە و جگە لە دەم پارتی و ئەوانە
چەند پارتێکی دیکە هەن لە ناو پەرلەمانی تورکیایە حیزبەکانی دیکە بۆ چوونیان چۆنە لەسەر ئەم پرۆسەیە هەڵبەتە هەر یەکە بە جۆرەی تێگەیشتنی خۆی بۆ هەڵسەنگانی دۆخەکە ڕۆڵی سەرێکیە بینێ لەوێ بۆیە ڕێبەراپۆ دەستنیشانی کردووە 16 حیزب لە ناو پەرلەمانی تورکیادایە دەبێ ئەو 16 حیزبە ڕۆڵ بگێڕن لەبەرەوە هیچ حیزبێ بەدەر نەبێت لە ناو پرۆسەی ئاشتیدا. بەڵێ باش ئێمە زانین جگەل لە کورد ژمارەیەکی دیکە گەل و نەتەوەی دیکە هەن لە تورکیا. ئەم پرۆسەیە وەکو جەنابەت باست کرد ئەم پرۆسەیە تەنها ڕزگارکردنی کورد نییە لەو قەید و مەرج و سەرکوتکردنەی کە لە ڕابردووە هەبووە لە تورکیا. ئایا ئەم پرۆسەیە چ سوودێکی بۆ نەتەوەکانی دیکەی وەکو چەرکەس وەکو عەلەوی وەکو ئەرمەن ئایا ئەم پرۆسەیە ئەوانی دیکەش دەگرێتەوە؟ هەڵبەتە گەرێمە سەیری تێکۆشانی پارتی کرێکارانی کوردستان بکەین تەنیا کورد نییە و تێکۆشانە ئاکات بەڵکو عەلەوی تایە مەسیحی تایە تورکی تایە چەرکەزی تایە ئەنتەرناسیۆنالی تایە لەبەرەوەم تێکۆشانی نێت تەنیا بۆ گەلی کوردیە بۆ گەلانی تورکایە بۆ گەلانی ناوچەکەی و بۆ گەلانی ئازادی خوازە و پرسی ئاشتی نەک تەنیا بۆ گەلی کورد هەمومان نەزانین بۆ گەلانی تورکیا چەندی قازانجی بۆ کورد هەیە داونە بۆ گەلانی تورکیا هەیە و بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوینی هەیە چکە پرسی کورد دەتوانێت پرسی چارەسەری بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوین لەبەرەوە تێکۆشانەکە تەنیا کوردیانە و هەموو نەتەوە ئاین و مەسەبەکانی تێدایە کەواتە ئەم خەباتە ئەم تێکۆشانە بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوینە. بەڵێ ئەم گەریلایانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە چەکەکانیان سووتاند یا بەدوای دیارە چەند قۆناغێکی دیکەی بەدوایە دێ هەر ئەوە نییە کە ئەم چەکدار ئەم گەریلایانەکە لە ئاشکەوتی جاسەنەوە کە جەنابەت ئاماژەت پێکرد کە چەکەکانیان سووتان دیارە لە ناوچەی دیکە ئەم جۆرە بەردەوامە بێت. باشە ئەمانە ئەگەڕێنەوە بۆ باکووری کوردستان یاخۆ چاوەڕێی هەمواری ئەو دەستور و یاسایانەکەن وەکو جەنابەت ئاماژەت پێکرد. ئێمە گەر سەیری ئەوە بکەین هەنگاوانە لە سەرتا بەسمان کردوتمان هەنگاوەکانی پارتی کرێکارانی کوردستان سێ هەنگاوی گرنگی ناوە ئێستا تۆپەکە لە قاچی تورکیادایە دەبێت دەوڵەتی قۆڵی تورکیا و دەوڵەت حیزب و لایەنەکانی تورکیاش دان بۆ دابنێ هەنگاوەکانی بنێ چکە هەمومان نەزانی ئاشتی بە یەک لایەنە ناکرێت بە دوو لایەنە بێت و ئێمەش ئاشتی خوازین و ئاشتیشمان لە پێناوی شەڕمان لە پێناوی ئاشتیا کردووە بەنسبەت ئەوەی کە گەریلاکان ئیتر ئەمە دوا قۆناغە بێت جارێکی تر پرۆسەی تر لەو ڕەنگە ڕوونادات گەریلای تر بێتە خوارە و چەکەکانیان بسووتێنن لەبەرەوە ئێمە ئەبێ چاوەڕێی دەوڵەتی تورکیا بکەین بڕۆین بزانین لە ڕووی پەرلەمانتارەوە لە ئەو کۆمیسیۆنەوە لە ڕووی یاساوە لە ڕووی دەستورەوە چی دەکات ئەگەر دەستورێکی یاسایی و سیاسی لە تورکیادا پەیڕەو بکرێت و ئەوەی کە هەموو لە ناو پرۆسەکەدا عەدالەتی تێدا ڕەچاو کرابێ بەدڵنیایەوە ئەگەر دادپەروەر بێ و ئەگەر ئاشتی خواز بێ و ئەگەر ئیتر کۆتایی بە شەڕ بێنەوە ئەگەر فێڵێکی تر جارێکی تر نەیکاتەوە بەڕاستی ئێمە چەکمان ناوێت ئێمە چەکمان هەڵگرتەوە بە بەرگری خۆمان کورد چەکی هەڵگرتەوە بە بەرگری خۆی کاتێک کە تۆ ئامانجەکانە پێکیت ئێتر پێویستت بەو چەکە نییە بەڵکو پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەبوایە لە نەوسێەوە چەکەکانی دابنایە هەڵوەشایەتەوە ئەوە دەوڵەتی تورکیا بوو نەیشت کە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە چەکەکان چووکە ئەوەی کە پەکەکە دەستی پێکرەوە شۆڕشە یەکەم لەسەر سیاسەت و نەکۆڵکردنی قڕکردنی گەلی کورد بوو ئامانجەکەی پێکا گەلی تورکیا ئێستا گەلێکی زیدووە گەلێکە ئەوە نەماوە جاران ئەگەر ئەیانوت ئەگەر بتەوێت مرۆڤێکی ببی بە مرۆڤ ئەبێ ببی بە تورک یعنی ئەگەر کوردبی مرۆڤ نیت ئەوە لە قۆناغی زۆر دەمێکە ئەوە تێپەڕیوە نەک ئێستا تێپەڕی بێت لەبەرەو هەنگاوەکان کە ئەندێت هەنگاوەکانی پارتی کرێکارانی کوردستان ئیتر لێراداوە دەوەستێت جارێکی تر ئەڕۆینەوە سەر پەرلەمان ئەڕۆینەوە سەر دەستور ئەڕۆینەوە سەر دەوڵەتی تورکیا بزانین ئەوان هەنگاوەکانیان چۆنە و چۆن بیرەکەنەوە چیەکەنەوە گەوانی کەوتمان ئازادکردنی جەستەی ڕێبەراپۆ ئازادکردنی زیندانیەکان بێت جارێکی هەموارکردنەوەی دەستور بێت ئەبێ ئەمانە هەمووی بکرێت. سارەخەن بۆ باس لەم پرۆسەیە هیچ ڕۆڵێک بە دەمیرتاژ نەدراوە ئاخر نەباسی ئازادکردنی ئەکرێ نە قسەی هەیە نە یعنی خۆ جاران پەیامی هەبوو لە مناسەباتەکانە لە نەورۆزا پەیامی هەبوو بۆچی ئێستا هیچ ڕۆڵێکی پێ نەدراوە لەم پرۆسەیە؟ ئەوەی کە دەمیرتاژ هەزارەهای وەکو دەمیرتاژ تر لە زیندانەکانە هەن
ڕەنگە دەمیتاش بەهۆی ئەو تێکۆشانی کە زیاتر بێ خەڵک زیاتر ناسی بێتی ئەجینا کاریزما لەناو پارتی کرێکارانی کوردستانە نییە ڕێبەراپۆڵە من کاریزمانیم دروستکردنی کاریزمانە کاتێک کاڵی زیندانە سیاسیەکان دەمیتاش و ئەوانی وەکو دەمیتاشیش دەیان گرێتەوە بۆیە دەمیتاشی یەکێکە لە زیندانە سیاسیەکان کە ئەمڕۆ ئێمە داوای ئازادکردنیەکەین بۆ ئەوەیە ئەجینا بە هەزارەهای هەیە 30 ساڵە 33 ساڵە لەناو زیندانایوانەمان بینی 33 ساڵ لە پێش ڕێبەر ئاپۆشەوە لەناو زیندانایە بۆیە کاتێک کە ئێماڵین دەبێت دان بەوە بنێ 20,000 زیندان لە باکووری کوردستان هەیە هەڵبەتە دەمیتاشی دەگرێتەوە. بەڵێ ئەوانەی کە ئەو ڤیددیوەی کە بینیمان ئەو پارچە ڤیددیوەی کە بینیمان کە بەڕێز وەجەلان پەیامەکەی خوێندەوە لە پەیامەکەیە چەند کەسایەتیەکی گەورە و مەزن لە دەوروبەری بەڕێز ئۆجەلان وەستا بوون یاخود دانیشت بوون لە دەوری باس لەوە کرێ ئەمانە کەسایەتی بەهێزن کە لە ڕابردوودا لەگەڵ لە هەیانە پێش بەڕێز وەجەلانیش خراوەتە زیندان هەستە. ئێستا توانین بڵین بەڕێز ئۆژەلان گۆشەگیریکردن لەسەری هەڵوەشاوەتەوە ئەمانە لە زیندانەکانە لەگەڵ بەڕێز ئۆژەلان ئاژین؟ کاتی ڕێبەراپۆ کە دەستی کرد بە وتوێشکردن لەگەڵ دەوڵەتی تورکیا داوای تیمێکی کرد تیمێکی حەو کەسی کرد کە لەگەڵ یابن بۆ ئەنجامدانی ئەو پرۆسە و هەڵسەنگانی ئەو پرۆسەیە چکە هیچ کاتێ ڕێبەراپۆ لێە ئازادی خۆم بەرجەسەنێک نەکردووە تا ئازادی کۆمەلگاکەم نەیە ڕێبەراپۆ هەمیشە هەنگاوەکانی لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ چواردەوری خۆی داوە توێژی کردو بە تەنیا و توێژی نەکرا بۆیە ئێستا ئەو تیمەکە لەگەڵ ڕێبەراپۆن کەسانی شارەزان کەسانی فکر قۆڵن کەسانێکن کە بگران لەگەڵ خەبات و تێکۆشانی پارتی کرێکارانی کوردستانە هەبوونە بۆیە ئێستا لەگەڵ ڕێبەراپۆ ئەم تیمە 7 کەسیە لەگەڵ ڕێبەراپۆن ئەوانەی کە ئێستای مەلا 16 مانگە دەم پارتی لەگەڵ حیزبولایەنەکانی تورکیا کۆ دەبێتەوە هەڵبەت ئەنجامنامە ئەم کۆبوونەوە دەباتەوە بۆ ڕێبەراپۆ ئەوان شەڵسەنگانی لەسەر دەکەن و بڕیاری خۆیان لەسەر ئەم وەفدە چییە کە دروست کراوە ئێستا لە پەرلەمان سەردانی لایەنەکانەکەن سەردانی حیزبەکانەکەن گفتوگۆەکەن گفتوگۆکان چۆنە بنەوە ئەو وەفتا هەر وەفتی دانوستارە پەرێن بۆڵدان و ئەوانن سەردانیانەکەن هەمیشە کە سەردانی ئەردۆغانەکەن سەردانی باخچەلیەکەن و سەردانی ئەو حیزبولایەنەکانی ترەکەن پارتی ئایندەیش لە ناویانە سەردانی ئەوانی شەکەن ئەحمەد داودۆغڵۆ سەردانی ئەوانی شەکەن هەڵبەت ئەنجامی ئەم گفتوگۆی و ئەنجامی ئەم سەردانانە دەبنەوە بۆ ئیمراڵی لە ئیمراڵۆی دەهێنەوە لەبەرەوە پرۆسەکە زۆر قوڵە پرۆسەکە کاتی پچ و درێژی دەوێت ئێمە ناکرێت بە شەو ڕۆژی ئێمە بڵین باشە پەکەکەەوە چەکی هەڵوەشانە و کۆنگری خۆی بەس بۆ هیچ نییە بەڕاستی تۆ ئەگەر بتەوێ خوێنەوە لەسەر مێژووی تورکیا هەبێت 100 ساڵە تورکیا ژەهر دەرخواردی مناڵی تورک دەدات کە کوردبوونی نییە کوردێکی شاخاویە بەڵام ئێستا بە شەو ڕۆژێ بڵێ کورد و خوشک و برای لەگەڵ کووردا ئەەکەین بەڕاستی ئەمە قورسە بووی ئەویش قاعیدەی خۆی هەیە جەماوەری خۆی هەیە ئەبێ بە هێواش هێدی لەگەڵ جەماوەرەکەی بیکە لە چەند بڵێن لە ماوەی ئەم مانگەیە ڕاپرسیە کرا لە تورکیا لە 77 شاری تورکیا کرا کە ئایا لەگەڵ پرۆسی ئاشتیدا هەن یا لەگەڵ ئەم جەنگا بەردەوامن لە ساڵ 60 خەڵک لەگەڵ پرۆسی ئاشتیا بوو چونکە خەڵکی تورکیاشی تر هیلاک بوو لەناو ئەم شەڕەدا بەڕاستی خەڵکی تورکیا هەم دایکانی تورکیای تر بەرگەی ئەوە ناگرن نەک دایکانی کورد دایکانی تورکیاش بەرگەی ئەوە ناگرن کە ڕۆڵەکانیان لە پێناوی چیدا بکوژێ پرسیارە جدیەکە بەڕێز سارا باس زۆر جار ئەم پرسیارە ئەکرێ لە سۆشیال میدیا و لە میدیاکان و لە ناو خەڵک لە شارعی کوردی ئەم پرسیارە ئەکرێ ئایا ئەو ئامانجانەی پەکەکە بۆی دروست بوو بەدی هات وا پەکەکە باس لە دانانی چەک و سووتاندنی چەکەکرێ پەکەکە هەڵبەتە بە تێکۆشانەکەی گەلی ئامانج بەدی هات یەک لەو ئامانجانی کەوتمان سیاسەتی قڕکردن و کۆڵکردنی گەلی کورد لە باکووری کوردستانە ڕۆژە ئێستا گەلی کورد نزیکەی 80 کورسی هەیە لە ناو پەرلەمانە یعنی تێکۆشانێکە لە باکووری کوردستانە ئێم تێکۆشانە بۆ ئامانج بوو و ئەوەی کە پرۆسەی چەکدانان تەنیا وەک نیازپاکی بوو نیازپاکی لە گەریلاکان و لە ڕێبەراپۆ کە ئێمە بۆ هەموو جیهان سەلمانمان
کورد ئاشتی خوازە ئاشتی دەوێت ئەوە نیازپاکی خۆمان کرد کە سەرەتای چەکەکانی خۆمانمان سووتانەوە ئەگەر دەوڵەتی تورکیا بە هەنگاوەکانی ڕازی بێت ئەو کاتە چەک شەڕی پێ ناکەین بەڵام وەکو ئەوەی کە بڵێ ئیتر چەک نابێ شتی وان نییە ڕێبەرە ئاپۆ لە نامەکانی خۆیدا دەیلێ ئەڵێ هیچ کاتێک کورد بێ پاراستن نابێ لەسەر گوڵ نموناهێنێتەوە ئەڵێ گوڵ خۆی پارێزێ بە دەرکەکەی کاتێ دەسەبەی بۆ گوڵ بە دەرکەکەی چێ بە دەستەوە ئازار دەدا کەواتە گەلی کورد بێ پاراستن نابێ ڕێبەراپۆ داوا دەکات ئەڵێ 110,000 شەروان لە ڕۆژاوای کوردستانە ئەبێ بکرێ بە 200,000 ئەبێ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی تر پەژاک هەوڵی خۆیان بن چەکدار زیاب کرێ لە باشووری کوردستان و لە ناو گەریلا و لە زۆر کەسەڵیتە قەندیل چۆڵە کرێ چۆڵکردنی قەندیل نییە چەکدانان نییە ئەمە چەکەکان بێدەنگەکری ئیتر لەگەڵ دەوڵەتی تورکیا ئێمە شەڕ ناکەین بەڵام بێپاراستن ناتوانین ئێمە لەم ناوچێدا کە هەمیشان ڕۆژهەڵاتی ناوین و جیهان شەڕەفرۆشن چۆن تۆ دوانی بێپارێز زمانی تۆ چێ بێپاراستن بێ بۆیە ڕێبەراپۆوە ئەوە ئەڵێ ئەبێت لەسەر ئاستی چوار پارچەی کوردستان هێزێکی هاوبەش پێک بهێنرێ ینی باشووری کوردستانی شتیا بێ ببین بە خاوەنی 1 ملیۆن چەکدار ینی بەڕاستی ئەوەی کە لە مێژووی پەکەکە نەخوێنێتەوە ئەوی لە تێزەکانی ڕێبەراپۆ نەخوێنێتەوە ناتوانێت هەڵسەنگانی قوڵ لەسەر ئەم وەڵامانی ڕێبەراپۆ بنێری ئەو دوێنێ یەکێک لە براکانی بەڕێز وەجەلان کە لە چوارچێوەی بەڵێ محەممەد باسی لەوە کردووە کە پەیامەکەی نردوو بۆ ڕۆژاوای کوردستان کە باس لەوە کرێ هیچ کاتێک داوا ناکەم کە حەزەکەم لەسەرەوە قسە بکەین کە هیچ کاتێک داوا ناکەم ڕۆژاوای کوردستان چەکەکانیان دابنێ ئێمە زانین کە ڕۆژاوای کوردستان کاتێک چەکی گرتە دەست 30 کەس بوو لە 30 کەسەوەی ئێستا بۆ بە 110,000 چەکدار ئێستا 110,000 شەروان لە ڕۆژاوای کوردستان و کوردستانە پارێزن بێجگە لەوەی کە گەلیش لەگەڵیانایە ئەمان تەنیا لە ئەنجندای شەڕا و گەلیش پاڵپشتی شەروانان دەکا بینیمان لە بەنداوی تشرین دوو دانە مانگ شەڕ بوو خۆچەکی تیا بەکار نەهات قەسەدا شەروانان لەویانە بوون بەڵام گەلی شۆڕژگەری لەوێنیان هێشتا و پردە بدرێ بەدەستەوەی ئێمە ئەمەمان دەوێت لەبەرەوە کاتێک تۆ گەلت وشیارە بێت گەلت لە ڕووی زەهنیە وشیارە بێتەوە ئەو کاتە ئەگەر چەکیش بێ نەبێت دەتوانی خۆت بپارێزی بۆی ئێستا ئێمە بینیمان لەم ماوەیە ئەو لە دوای ئەسەد هەتەشا ئەحمەد شەرح هاتوۆتە سەر ئەحمەد شەرح هەمومان دەزانین یەکێکە لە هەرە تیرۆریستە بەناوبانگەکانی داعش کە ئەمریکا خۆی داوایە کرد هات چی کرد ئەحمەد شەرح خۆ گەلی سووریای گوڵباران نەکرد هات گولەبارانی کردن هات عەلەویەکانی قاتوقەڵ کرد عەلەویەکانی کۆمەڵ کەش کرد جینۆسایدی کرد دەست درێژی کرد دەستێنێ ئێستا عەلەویەکانی کەم کردووە ئێستا هاتوۆتە سەر دوورزیەکان ئەوێ چەکیان بکات ئەو کاتە بەرەو ڕووی کورد ببێتەوە بەڵام کورد هیچ کاتێک نە لە شەڕ ترساوە و نە لەسەر مێزی گفتوگۆ لە ئاشتیا ترساوە بۆیە گفتوگۆکان لە ئێستا لە بینی ڕۆژئاوا و دیمەشقە بەردەوامە و هیچ کاتێکیش ناتوانن بەبێ ئەوەی کە چەکیان پێ نەبێت بتوانن پارێزگاری و خۆپاراستن لەوێ بکەن من وەکو دوایین پرسیار لە جەناب دەکەم بەڕێز سارا چەند جارێک بەڕێز ئۆجەڵان داوای کردووە کە بەڕێز کاک مەسعود ببینێ و چەند جارێک نامەی بۆ ناردووە کە بەڕێز کاک مەسعود سەردانی بکات لە ئیمرالی پێم خۆشە دوایین ینی پێشکەوتنەکان لەو بوارەیە بەکوێ گەیشتووایە کاک مەسعود بەڵێنیەوەی داوە کە بچێت بۆ ئیمرالی سەردانی بەڕێز ئۆجەڵان هەڵبەتە لە سەرەتاوە بەڕێز ڕێبەر ئۆجەلان کاتێک کە نامەی نارد بۆ دەسەڵاتدارانی باشووری کوردستان و لەو نامەیەدا داوای ئەوەی کرد کە یەکێتیەکی نەتەوەی کورد پێک بهێنرێت و کاک مەسعود سەرۆکایەتی ئەو یەکێتی نەتەوەی کورد بکات بۆیە ڕێبەراپۆ زۆر بە وردی هەڵسەنگانن بۆ دۆخەکە ئەکات بۆ ناوچەکە ئەکات بۆ گەلی کورد دەکات بۆیە لە ئێستادا داوای نەک تەنیا کاک مەسعودی کردبێت داوای کاک پاڤێڵی کردووە کاک قوبادی کردووە کاک نێچیری کردووە کاک مەسعودی کردووە بۆ ئەوەی لەوێنی خەش لەگەڵ ئەوانە بکات ئەم پرۆسەیەکی گەورەیە ئەگەر باکووری کوردستان سەر بگرێن پرۆسەیە سوودی گەورەی بۆ ڕۆژ باشووری کوردستانە بێ بۆ ڕۆژئاوا بێ بۆ ڕۆژهەڵاتە بێ ئێمە هەمیشە وتمانە هەر پارچەیە لە کوردستان شکست بێنە سێ پارچەکەی تر شکستیانەوە هەر پارچەیە لە چوار پارچەکەی کوردستان سەرکەوتن بەدەست بێنێ بۆ چوار پارچەکەی کوردستان لەسەر یعنی ئامانچێکی گەورە بێ بۆیە مێزی گفتوگۆی کورد
ڕێبەر ئاپۆ ئەوێ بە یەکێتی نەتەوەی کورد دەست پێ بکات بۆ ئەوەی لەسەر مێزی گفتوگۆ ئێمە هێزی ئەوەمان هەبێت زیاتر نزیمەوە بەڕاستی دەسەڵاتدارانی باشووری کوردستانیش لەم دوایەدا کە دوای پرۆسەکە سەردانی بەڵێ ئەوانەی باکووری کوردستان وەفتەکان سەردانی بەڕێز کاک مەسعودیان کرد کاک مەسعود وعدی ئەوەی یا کە بچێت سەردانی بەڕێز ئۆژەلان بکات یعنی ئێمە دڵخۆشکەرە ئێمە ئەمانەوێت واز لە ناوکۆچەکانی هێنین لە ئێستەیە چێ باش بوو چێ خراپ بوو چێ ئەرێنی بوو چێ نێگەتیڤ بوو چێ پۆزەتیڤ بوو ئەمانە وازی لێهێنین ئێستا کاتی ئەوەی یەکێتی نەتەوەی کورد پێک بێنە دەست بخەینە ناو دەستی یەک بە هەموو کەم و کوڕیەکانمانەوە ئێمە دوای ئەو کاتێک کە گەلی کورد بێ ئەو کاتاتوانین لەسەر خاڵە نێرینیەکان نیقاش بکەین و گفتوگۆ بکەین و خۆمان باشتر و چاکتر بکەین. زۆر سپاس بەڕێز ساراخان کاتت دا بە ئێمە هەر بژیت بە هیوای ئەوەی کە ئەم پرۆسەیە بگاتە ئامانج و بە هیوای ئەوەی کە ئەم پرۆسەیە سوودی نەک بۆ کورد بۆ هەموو گەلانی ناوچەکە هەبێت. دەستی ئەوە خۆش بێمە لە دواوتەیە بڵێم ئێمە دڵخۆشین بەم پرۆسەیە لەبەرەوە متمانەی تەواوەتیمان بەڕێبەر ئاپۆ هەیە متمانەی تەواوەتیمان بە دۆزەکە متمانەی تەواوەتیمان بە تێکۆشانی ئازادیە لە ماوەی 52 ساڵە تێکۆشانی ئازادی گەلی کورد بە هەموو ئەو لێدان و کۆمپلۆنێ و دەوڵەتیانە بەڵام گەلی کورد سەرکەوت واشکستی نەهێنا بۆیە لێرەوە دەڵێن پرۆسەکە سەرکەوتووە لەبەرەوە ڕێبەر ئۆجەلان خۆی لەناو پرۆسەکەدا هەیە. زۆر سپاس بۆ جەناب. سپاس بۆ ئێوەش. خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە کاتتاندا بە ئێمە لەگەڵ ئێمە بینەری ئەم گفتوگۆیە بوون لەگەڵ بەڕێز سارا ڕەزا کە وەکو شرۆڤەکاری سیاسی لەگەڵ ئێمە بەشدار بوو کە شارەزای بواری تورکیا و پەکەکەیە هەر بژین.